پەراوێزنشینی مۆری سەرشۆڕی بە ناوچاوانی حکوومەتی ئیسلامیەوە. ئەحمەد وەحیدی وەزیری ناوخۆ باسی لە پەراوێزنشینبوونی 1 ملیۆن کەس لە ئوستانی ئەلبۆرس کرد و وتی کە ئەم ڕێژەیە بۆ ئوستانێکی 4 ملیۆن کەسی کە 1/4 جەمعیەتەکەی پەراوێزنشینە ژمارەیەکی بەرچاوە. محەممەد ڕەزا مەحبوبفەر ئەندامی ئەنجومەنی ئازمایشی سەرزەمینی ئێران وێڕای ئاماژە بە بارودۆخی پەراوێزنشینی لە ئێران وتی لە ساڵی 1396دا نزیکەی 40% جەمعیەتی شاری ئێران پەراوێزنشین و بەدمەسکەن بوون، بەڵام ئەمڕۆ پاش 3 ساڵ واتە لە ساڵی 99 هاوکات لەگەڵ تەوەڕم و گرانی لە بەشی مەسکەن چوونە سەرەوەی کرەی ماڵ و هیتر ئاستی پەراوێزنشینی لە ئێران گەیشتۆتە 45%. ئەگەر ئەم 45%دا نسبەت بە جەمعیەتی 85 ملیۆن کەسی ئێران بەراورد بکەین، ئەمڕۆ پتر لە 38 ملیۆن کەس پەراوێزنشین و بەدمەسکەنن کە ئەوەش نیشانی دەدات ئاستی پەراوێزنشینی لە ئێران بەهۆی سیاسەتی هەڵە و کێشە و گرفتی ئابووری بە شێوەیەکی بەرچاو چۆتە سەرێ. لە ساڵی 1397 واتە 2018 زاینی نزیکەی 19 ملیۆن کەس لە خەڵکی ئێران لە 3000 ناوچەی پەراوێزنشین نیشتەجێ بوون، بەڵام ئەمڕۆ پاش 2 ساڵ هاوکات لەگەڵ قەیرانی ماڵی و ئابووری لە ئێران ئەم جەمعیەتە گەیشتۆتە 38 ملیۆن کەس کە ئەوەش دەرخەری نابەرابەری کۆمەڵایەتی و هەڵاواردنە لە ناو سیستمی ئابووری ئێران. لە ئێران و هەموو وڵاتانی دنیا جەمعیەتی پەراوێزنشین هەمیشە لە پەنا پێک هاتەی قەدیمی، کۆنە و مێژووی و مەسحەبیدا نیشتەجێ بوون و هەڵبەت بەشێکی دیکە لەم جەمعیەتە لە دەرەوەی هێڵی سنووری شارەکان لەوانە لە حەڵەبی ئاوا و گۆڕستانەکان و شوێنەکانی تردا نیشتەجێن. شێوازی نیشتەجێبوونی پەراوێزنشینانی ئێران گۆڕدراوە بە جۆرێک کە بەشێک لە پەراوێزنشینان کە پێشتر لە ناوەندی شارەکاندا دەبیندران و لە پێک هاتەی کۆن و پرتوکاوی شاردا بوون، لەگەڵ تەکمیلبوونی زەرفەتی ئەم شوێنانە ڕوویان کردووە تا هێڵی سنووری شارەکان. تەنانەت لە دەوروبەری زۆریەک لە گۆڕستانەکانی شاری پەراوێزنشینانێک دەبیندرێن کە ژمارەیەکیان ڕوویان کردوتە مادەی هۆشبەر و دەچنە ناو گۆڕەکانەوە کە ئەمە باس لە دیاردەیەکی جددی دەکات. چوونە سەرەوەی جەمعیەت لە دەوروبەری گۆڕستانەکان بۆتە هۆی ناهاوسەنگبوونی گەشەی شاری، سەرهەڵدانی بێسەرەوبەرەیی کۆمەڵایەتی، چوونە سەرەوەی ئاماری تاوان و جەنایەت و هیتر. شارەداریەکان بەرپرسی سەرەکی پەراوێزنشینانن، بەڵام بەهۆی بودجەی سنووردار قەیرانی ماڵی نەیانتوانیوە لە بواری ڕێخستنی ئەم جەمعیەتە سەرکەوتوو بن. ئەندامی کۆمسیۆنی کاروباری ناوخۆیی وڵات و شوڕاکان لە مەجلیسی دەهۆم وێڕای ئاماژە بە چوونە سەرەوەی کورەنشینی تاکیدی کرد. ئێمە لە ئێستادا زاخەنشینمان نییە و لە خراپترین حاڵەتدا بەرەو کورەنشینی ڕۆیشتوین. واتە کوورەخانە قەدیمیەکانی ئاجور بە بڕێک گەچ و سیمان بوونەتە شوێنی ژیانی ئەم کەسانە. ژیان بەسەربردن لە دەرەوەی شار چ بە شێوەی زاخەنشینی و چ گۆڕنشینی و چ کوورەنشینی زیانی یەکجار بەرینی بۆ خەڵکو و کۆمەڵ بە دوای خۆیدا دێنێت. بە پێی راپۆرتی هەمشەهری ئانلاین ئەوەی کە زیاتر لە ڕابردوو دەبێ بایەخی پێبدرێت ئەوەیە کە سەر هەڵدانی دیاردەی وەک پەراوێزنشینی کە دەتوانین وەک برینی سەرجەستەی گەورە شارەکان پێناسەی بکەین بە کۆچەوە گرەی خواردووە. کۆچ بەرەو ژیانێکی باشتر و بەهرەمەندبوونی لە ئیمکاناتی ڕفاهی زیاتر کە هەڵبەت بە ژیان لە پەراوێزی شارەکان هیچ یەک لەم ئاواتانە نایەنەدی. لە ماوەی ساڵانی ڕابردوودا هۆکاری وەک ویشکە ساڵی و بێکاری ژمارەیەکی ناچار کرد تا لە شار و گوندەکانی خۆیان کۆچ بکەن و بە هیوای دیتنەوەی پیشە و داهاتی باشتر لە دەوروبەری شارە گەورەکان نیشتەجێ بن. لە خوارەوەبوونی کرەی ماڵ و هەزینەی کەمتری ژیانیش
یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی کۆچ بەرەو پراوێزی شارەکانە. بەڵام کێشەکە لێرەدایە کە پراوێزی شارەکان زۆربیان لە کەمترین ئیمکاناتی ڕفاهی بێبەرین و ئەم کەسانە بەکردەوە تەنیا لەگەڵ گیر و گرفتەکانی پراوێزنشینی لەوانە هەژاری و بێبەشی بەرەوڕوون. لەو جێگەیەوە کە پراوێزی شارەکان بەهۆی پێک هاتەیان زەرفەتی سەرهەڵدانی ئازارە کۆمەڵایەتیەکانیان لەسەرەیە، ئاستی تاوانیش لەم ناوچانە دەچێتە سەرێ و لەلایەکی دیکەوە بەرەبەرە ناکۆکی کولتوری لە نێوان کەسانی پراوێزنشین و هاوڵاتیانی ئاسایی خۆی نیشان دەدات و هێندێک جار تەنانەت چوونە سەرەوەی بۆشایی قوڵی ئابووری ڕفاهی لەگەڵ هاوڵاتیان و پێک هاتنی هەستی دژمنایەتی لەگەڵ کۆمەڵ بەستێنی ڕەفتاری ناکۆمەڵایەتیش دەخڵقێنێت. 537,000 کەس لە جەمعیەتی 1,600,000 کەسی کوردستان لە پراوێزی شارەکان دانیشتەجێن. واتە 1/3 بەرینایی و 51% جەمعیەتی شاری کوردستان لە پراوێزەکان پێکاتوە. بە باوەڕی کارناسان 75% جەمعیەتی کوردستان شارنشینن کە تا ساڵی 1420 ئەم ئامارە دەگاتە 85%. بەرینایی ناوچە پراوێزنشینەکانی کوردستان تەنیا بە شاری سنە و دەوروبەری خولاسە نابێتەوە. لە 29 شاری کوردستان لە شارەکانی بانە، مەریوان، سەقز، قوڕوا، کامیاران، دێگۆلان، بیجار و دیواندەرا پێک هاتەی کۆن و شوێنی نیشتەجێبوونی ناڕەسمی بوونی هەیە. زۆرترین قەبارەی پراوێزنشینی لە بانە، مەریوان، سەقز و قوڕوا بەدی دەکرێت. لە شارستانی سنەش بە تەنیا 4 ناوچەی لێکجیای شاری بە ناوەکانی حەسەناوە، گرێزە، نایسەر و نەنەڵە بوونی هەیە کە نە خزمەتگوزاری ئاویان بەردەکەوێت و نە بەقەت شارەکانی ئوستان لە خزمەتگوزاری بەڕێوەبەری شاری کەڵک وەردەگرن. هەروەها پێک هاتەی پراوێزنشینی شاری سنە لە 17 گەڕەک پێک هاتووە کە زۆربەیان لە بەرزاییەکانی باکووری ڕۆژهەڵات و ڕۆژهەڵات و باشوورن. پەرەپێدانی فەزای گشتی و ڕۆشنبیری و پەروەردەیی و باشترکردنی ڕێگاکان گرنگترین کێشەن لە پراوێزی شارەکانی کوردستاندا. لە نێوان 40 بۆ 50% دامەزراندنی ئەم ئوستانەش نافەرمیە. بە گوێرەی هەواڵی ئیسکان نیوس بە وتەی هەمشاری کێشەی پراوێزنشینی لە شارەکانی وەک تاران، مەشهەد، ئەحواز، زاهیدان بەڕەواڵەت چارەسەر هەڵنەگرا. لادەیەکدا شارەداریەکان بەشێک لە ناوچە پراوێزنشینەکان لە ڕێگەی هێندێک یاساوە بە شار پەیوەند دەدەن و بە دروستکردنی شەقام و پێکهێنانی لەقی ڕەسمی بەرق و ئاوبۆیان ئەوان دەخەنە ناو گروپی گەڕەکەکانی شارەوە. بەڵام لە پەنا هەر ئەم شوێنانەشەوە دیسان بە خێرایی پراوێزی دیکەش پێک دێت و دانیشتوانی ئەم شوێنەش دوای دەیەک داوای پەیوەستبوون بە شار دەکەن. ئەگەر ئەم ناوچێش ڕەواڵەتێکی شاری بەخۆ بگرێت و بە گەڕەکی پێشوو زیاد بێت، دیسان لە دەوروبەری حەڵەبی ئاوایەکی دیکە دروست دەکرێت و ئەم ڕەوتە یەکسەر درێژەی دەبێت. لەلایەکی دیکەشەوە ئەم شوێنە پراوێزانە سەرڕای وەرگرتنی خزمەتگوزاری شاری هەزینەی ژیان لە شار نادەن لەبەر ئەوەی کە ناکرێت ئەو ماڵانەی کە جەوازی ڕسمیان نییە و لەسەر زەمینی بە بەڵگەی کەم ئێعتبار دروستکراون چاوەڕوان بکرێت کە ئەوارزی بدەن. کۆچکردن ڕیشەی لە کێشەی ئابووریدایە و لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەم هۆکارە تونتر بووتەوە. کەمبوونی ئاو، داخرانی کارخانەکان و کێشەی ماڵی بۆتە هۆی ئەوەی کە کۆچکردن بۆ شارە گەورەکان پەرەپستێنێت. بەڵام ناوچە پراوێزەکان چوارچێوەی خزمەتگوزاری شارەداری، هێزی ئینتزامی، وەزارەتی تەندروستی، پەروەردە و بارهێنان و ئۆرگانەکانی دیکە بەردەوام گەورەتر دەکەنەوە و باری بەڕێوەبردنی شار قورستر دەکەن. جەمعیەتی شاری کە ساڵی 1335 نزیک بە 31% بووە، لە دوایین ڕۆژەکانی ساڵی 1390دا گەیشتوە تا 71% و پاشان جەمعیەتی گوندنشینی وڵات
لە 68% بۆ 28% هاتۆتە خوارێ. ساڵی 1345 1/10 جەمعیەتی شاری مەشهەد پراوێزنشین بووە کە ئەم ڕێژەیە لە ساڵی 1395دا بۆ 1/3 واتە نزیک بە 1 ملیۆن کەس چۆتە سەرێ. 9 ملیۆن کەسیش لە پراوێزی شارەکانی ئوستانی ئیسفەهاندا نیشتەجێن. لە گەورە شاری 1.5 ملیۆن کەسی تەورێز نزیکەی 400,000 کەس لە شوێنی ناڕەسمی نیشتەجێن و باقی ناوەندەکانی ئوستانیش بە شێوەی جۆراوجۆر لەگەڵ ئەم کێشەیە بەرەوڕوون. بەپێی دوایین ئاماری وەزارەتی ڕێگا و شارسازی لە ئێستادا 3,000 ناوچەی پراوێزنشین بە جەمعیەتی 19 ملیۆن کەس بوونی هەیە. بەو مانایە کە 19 ملیۆن کەس لە ناو 6 ملیۆن شارنشینانی وڵات لە پراوێزی شارەکاندا نیشتەجێن و بەردەوام بە ژمارەشیان زیاد دەبێت. شارەداری تارانیش ساڵی ڕابردوو باسی لە چوونە سەرەوەی 18% پراوێزنشینی کردبوو. واتە ڕۆژهەڵات باشوور و ڕۆژاوای شاری تاران کە لە بەخش و شارەکی جۆراوجۆرەوە پێکهاتووە لە پانتاییەکی بەریندا لەگەڵ کێشەی پراوێزنشینی بەرەو ڕووە و لە کەرەج کێشەی شوێنی نیشتەجێبوونی ناڕەسمی و شارە پراوێزەکان یەکێک لە کێشە سەرەکیەکان باژمار دێت. لە ساڵەکانی 1375 تا 1385 نزیکەی 615,000 کەس جەمعیەتی کەسانێک بووە کە بۆ تاران کۆچیان کردووە. لە ساڵی 1385 تا 1390 نزیکەی 230,000 کەس بۆ تاران و کەرەج دووبارە کۆچیان کردووە. لە ساڵی 1390 تا 1395 نزیک بە 330,000 کەسی دیکە بە جەمعیەتی کەسانێک کە کۆچیان بۆ تاران کردووە زیاد بووە. لە ئێستادا نزیکەی 75% دانیشتوانی گشت شارستانەکانی دەوروبەری تاران لە دەرەوەی ئەم شارستانانەی تاران لەدایک بوون. لەلایەکی دیکەوە کاندیداکانی هەڵبژاردنەکانیش باشترین شوێن بۆ تەبلیغاتی خۆیان بە ناوچە پراوێزەکانی شار دەزانن تا بەدانی بەڵێنی ئیسفالتکردنی ڕێگا بگرە هەتا دروستکردنی دەرمانگا و مەدرسە بتوانن دەنگی دانیشتوانی ئەم شوێنانە بەدەست بێنن. پراوێزنشینی پەڵەیەکی نەنگینە بە ناو چاوانی حکوومەتێکەوە کە قەرار بوو مەسکەنی گونجاو و بەخۆڕایی بۆ خەڵکی ئێران دابین بکات. ئامارە ڕەسمیەکان و زانیاری کارناسی بواری شاری نیشانی دەدات کە پتر لە 39 ملیۆن پراوێزنشین لە ئێراندا بوونی هەیە و کەم ئاوی و بێ ئاوی، چۆڵکردنی گوندەکان، نەبوونی کار و پیشە لە شارە چکۆلەکان، هەڵاواردن لە سەرمایە گوزاری و گەشە بە تایبەت لە کوردستان، ئیلام، کرماشان، سیستان و بەلوچستان و باقی ناوچە پراوێزەکان جەماوەرێکی زیاتر بەرەو پراوێزنشینی دەبات. حکوومەتی ئیسلامی کە توانای پێکهێنانی پیشە و وەڵامدانەوەی بە کێشەی ژینگەی نییە، دەست دەداتە سەرکوت و کردەوەی پۆلیسی دژ بە پراوێزنشینان. ڕووخاندنی سەرپەنای پراوێزنشینان، نەدانی ئاو، بەرق، گاز و ئینتەرنێت، نەبوونی سیستمی ئاوەڕۆ، نەبوونی پێداویستی دەرمانی و تەندروستی و نەبوونی ناوەندی پەروەردەی پێویست، لە هەمان حاڵدا پەرەسەندنی مادەی هۆشبەر و لەشفرۆشی بارودۆخێکی نائینسانی و نائادڵانەی بۆ نزیکەی نیوەی جەمعیەتی ئێران پێکهێناوە. بۆ بنیاتنانی کۆمەڵگایەکی ئینسانی و پێکهێنانی خۆشبژێوی پێویست کە هیچ ئینسانێک ناچار بە گۆڕخەوی، کارتۆنخەوی و کوورەخەوی نەبێت و ئەمنیەت و کەرامەتی خەڵک دابین و زەمانەت بکرێت، هیچ ڕێگایەک بێجگە لە ڕووخاندنی ئەم دەسەڵاتە گەندەڵ و تاڵانکەرە ئیسلامیە بوونی نییە.